یەکەم جار نییە گوێبیستی چیرۆکی گیان لە دەستدانی کۆچبەرانی کورد دەبین لە ڕێی هەندەران، بەڵام ڕەنگە ڕووداوەکەی شەوی پێنجشەمەی ڕابردوو کاریگەرترینیان بێت. چەندین کۆچبەر دەریای ئیجە بۆ دوا مەنزڵگایان و کۆچی یەکجاریان کرد، هەندێکیان لە لێواری مەرگ گەڕانەوە و ڕزگاریان بوو. بەشێک لەو کۆچبەرانەی لە ڕووداوەکان ڕزگاریان بووە بەڵێنی ساختەی قاچاقچیەکان بە هۆکار دەزانن و دەڵێن قاچاقچیەکان لە کاتی مامەڵەکردندا چەندین بەڵێنیان لەبارەی سەلامەتی ڕێگاکەوە پێداون، بەڵام سەرجەم ئەو بەڵێنانە دوور بوون لە ڕاستیەوە و کاتێک کەوتونەتە ڕێ تەواوی قسەی قاچاقچیەکان پێچەوانە بوونەتەوە. ئەوان دەڵێن قاچاقچیەکان پەنابەران ناچار دەکەن ڕێگای مان و نەمان بگرنە بەر. ڕزاتان لێکم مێن بۆم ئاوە لەبەرەوەی کەس نەزاتی نابێ لێرە هەموو شتێک فرت و فێڵە. قاچاقچی لێ بە 23 وەرەقە تۆ فرۆشێ بە 23 وەرەقە مەعامل لەگە تۆکە، لێرە بە 15 وەرەقات فرۆشێ درۆت لەگەڵەکە. قوتاربوون زۆر مەحاڵە لەم ئەوروپایە، کەس دەرناچێت. ڕجا لە هەموو گەنجەکانەکەم لەو کەسەی بە عایلەوە بە ژن و ماڵ و منداڵ ئەوێ ئێمە تازە جەرگمان سوتا، ئێوە جەرجی دایک و باوکتان مەسوتێنن. قاچاقچیەکان فێڵەکەیان ئەوەیە ئەدبەنە کەنار دەریاکە چووپێکت بۆیانن ئەڵێن لێرە بۆنمەتە ئەو مەسافە ئەو دوورگە بچووکە بەلەمەکە لەوێ ناوێرە بێتە ئێرا لەبەر پۆلیس و ئەو لەبەر ئەوەی گەورەیە، بەڵام ئەو نەخۆشە کاتاتەوە چوویتە ناو چووپەکە ئیتر بێگومان بکە نە دوورگە هەیە و نە بەلەم هەیە. یەکێک لەو کۆچبەرانە کە پاش 13 کاتژمێرمانەوەی لە ئاوی دەریای ئیجەدا لەلایەن پۆلیسەوە ڕزگارکراوە و دواتر دیپۆرت کراوەتەوە بۆ هەرێمی کوردستان، چیرۆکی ڕێگاکە بۆ NRT دەگێڕێتەوە و دەڵێت سەرجەم ئەو بەڵێنانی قاچاقچیەکان بە پەناخوازانی دەدەن ناڕاستن و هەڵخەڵەتێنەرن. دڵنیا بە ئەو قسانەی قاچاقچی دێکا ئەو کەسە قاچاقچیە هیچ ڕاستیشی تێدا نیە. ئەوەی کە دەڵێ بە سەعاتێک دەتپەڕێنەوە بە 2 سەعات دەتپەڕێن ویان دەڵێن ئەو بەردورگەکەت لێ دیارە هیچ دیارینە. دڵنیا بە کاتێک کوچێ سەر ئاوەکە تۆ لە سەعات 2 ڕادت بەنە سەر ئاوەکە 2 شەو تۆ ئەگە عایلەبی ئەسڵەن ناتوانانی بگەڕێەوە. و من تەنانەت جارێک تووشی ئەوە بووم کە بەشێک لە ئەوانەی ساحەبی یەختەکەنە چونگاتی دڵنیا بەلەوەی قاچاقچیەکە دەتفرۆشێتەوە بە خاوەنی یەختەکە. خاوەنی یەختەکەش دڵنیا بەلەوەی زۆربەی تقریبا 5 کەس بۆ 8 کەسی لەگەڵ 3-4 چەند هەر دەمانچەیان پێ ناتوانانی لێ بڵێ دەگەڕێمەوە، تۆ مەجای ئەوت نابێ بڵێ دەگەڕێمەوە. بەشێک لە قاچاقچیەکانی ڕێگای تورکیا یۆنان خۆشیان باز لە فێڵی هەندێک لە قاچاقچیەکانی دیکە دەکەن کە لەو ڕێگایە لە کۆچبەرانی دەکەن و دەژڵێن هۆکاری نقمبوونی بەلەم و یەختەکان بۆ بەکارهێنانی بەلەم و چووپی خراپ و زۆری سەرنشینی ناو بەلەمەکان دەگەڕێتەوە. یاگە مشکلەکە یەک شتەی چەکارە بۆ نمونەوە چێوی داتە تورکیا نەفەرەکان ئەڵێ 20 نەفەرە هەرەوە 20 بارەکەم لە شوێنێترۆ 20 لە خەڵکێتر وەرەگرێت 20 ڕێگەکە ڕێگەی لێ نییە ڕێگا ئێوەدا دەرسی دەرچۆخین کێش کارە کەس نایناسی. ئەگەرچی هەرێمی کوردستان دەریای نییە، بەڵام دەیان هاوڵاتی ئەم هەرێمە لە دەریادا خنکان و بەشێکشیان تەرمەکانیان نەدۆزرانە و بوونە خۆراکی ماسیەکان. زۆری ژمارەی قوربانەکانیش لەو ڕێگەیە بە جۆرێکە گەڕێی پێنەگیرێت ڕەنگە مەرگی کورد لە دەریادا ببێتە یەکێکی تر لەو کارە ساتانەی بەسەر ئەم نەتەوەیدا هاتوون. هاوکاریاسین NRT سلێمانی.